پەیوەندیەکی دیبلۆماسی لەسەر بنەمایەکی محکەم لەگەڵ وڵاتانی دەرەوە دروست بکەین. هەفتەی ڕابردوو مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان کە لە 19 ئابەوە بۆچوونی جیاواز لەسەر پۆستەکەی دروست بووە بە سەردانێکی فەرمی گەیشتە وڵاتانی کەندا و لەلایەن گەورە بەرپرسانی وڵاتی سعودیە و ئیماراتەوە پێشوازی لێکرا. ئەمەش بە یەکەم سەردانی فەرمی بارزانیدا دەنرێت بۆ دەرەوەی هەرێم لە دوای سەرهەڵدانی کێشەی سەرۆکایەتی هەرێم. هەرچەندە لە نێوخۆی هەرێمی کوردستاندا لایەنە سیاسیەکان کۆک نەبوون لەسەر گرنگی سەردانەکەی بارزانی بۆ وڵاتانی کەندا و بەڵام شێوازی پێشوازیکردن لە بارزانی و دووپاتکردنەوەی پشتگیری وڵاتانی کەندا و بۆ هەرێمی کوردستان جارێکی تر پێگەی بارزانی لەسەر ئاستی نێودەوڵەتی قائمتر کرد. بارزانی لە سەردانەکەیدا بۆ وڵاتانی کەندا و لەلایەن پادشای سعودیە و گەورە بەرپرسانی حکوومەتی ئەو وڵاتەوە پێشوازی لێکرا. هەروەها لە وڵاتی ئیماراتیش لەلایەن جێنشینی ئەبوزەبی و گەورە بەرپرسانی وڵاتەوە پێشوازی لە بارزانی کرا وەک سەرۆکی هەرێمی کوردستان و لە مێدیاکانیشدا گرنگیان بە سەردانەکەی بارزانیدا. بەپێی ڕای بەشێک لە چاودێرانی سیاسی گرنگی پێدانی وڵاتانی دەرەوە بە سەردانەکەی بارزانی بەشێکی بۆ پێگەی هەرێمی کوردستان و بەشێکیشی بۆ ناسراوی و پێگەی خودی بارزانی خۆی دەگەڕێتەوە کە ئەمەش دەبێتە هۆی کۆکردنەوەی پشتگیری زیاتر بۆ هەرێمی کوردستان لەسەر ئاستی نێودەوڵەتی. بەشێک لە چاودێران ئاماژە بۆ ئەوە دەکەن کە ناکۆچی نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لەسەر پۆستەکەی بارزانی نابێتە ڕێگر لە بەردەم ئەوەی وڵاتانی دەرەوە پەیوەندیەکانیان لەگەڵ بارزانیدا بەردەوام بێت، چونکە ئێستا بارزانی بە فعلی فەرماندەی گشتی هێزی پێشمەرگەی کوردستانە کە یەکێکە لە گرنگترین ئەو هێزانەی شەڕی داعش دەکات و تێکیان دەشکێنێ. بیر هەندێ نەکەنە بە جارێکە دیام دەبێ منطقی تەسلیمەیەکە دیکە. بێجگە لە سەردانی بارزانی بۆ دەرەوەی هەرێم هەر لە دوای دروستبوونی کێشەی سەرۆکایەتیەوە کۆمەڵێک گەورە بەرپرسی ئەمریکی سەردانی بارزانیان کردووە وەک سەرۆکی هەرێم، لەوانش جەگری وەزیری دەرەوەی ئەمریکا، فەرماندەیی هێزەکانی ئەمریکا، سەرۆکی ئەرکانی سوپای ئەمریکا، نوێنەری تایبەتی ئۆباما بۆ جەنگی داعش، هەروەها باڵیۆزی ئەمریکی لە بەغداد. ئەمە بێجگە لە نوێنەری تایبەتی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان و شاندی ئەنجومەنی پیرانی ئەمریکی، هەروەها لەسەر ئاستی ئەوروپیش هەر یەکە لە وەزیرانی دەرەوە و بەرگری نەرویج و وەزیری بەرگری ئەڵمانیا و وەزیرانی بەرگری و دەرەوەی سوید و وەزیری دەرەوەی تورکیا و وەزیری دەرەوەی هەنگاریا و نوێنەری تایبەتی ئاسایشی بەریتانیا و شاندەکانی پەرلەمانی ئەوروپا و پارلەمانی بەریتانیا و ئەنجومەنی پیرانی بەلجیکا سەردانی هەرێمی کوردستانیان کردووە و چاویان بە بارزانی کەوتووە وەک سەرۆکی هەرێم. لەسەر ئاستی نێوخۆش زۆرینەی نوێنەرایەتی و کۆنسۆڵگەری وڵاتان لە هەرێمی کوردستان سەردانی بارزانی دەکەن و وەک سەرۆکی هەرێم مامەڵەی لەگەڵ دەکەن. هەروەها حکوومەتی ناوەندیش وەک سەرۆکی هەرێم مامەڵە لەگەڵ بارزانی دەکات و وەزیری بەرگری عێراق سەردانی بارزانی کرد و لەگەڵیدا کۆبووەوە. بەڕای بەشێک لە چاودێران دەبێت لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە پارتی دیموکراتی کوردستانیشەوە ئەڵوێستی وڵاتانی دەرەوە لە بەرامبەر بارزانی بە هەند وەربگرن و لە زووترین کاتدا بگەنە ڕێککەوتن لەسەر کێشەی سەرۆکایەتی کە ئەمەش دەبێتە بەهێزکردنی پێگەی هەرێمی کوردستان لەسەر ئاستی نێودەوڵەتی.